تۆ چ جارێ؟ وڵی ئەگەر بڵێ ڕێزگەتن لە کەسانی بەتەمەن ئەوە یەکێکە لە پرۆسە هەرس گەورەکانی ئەم دنیاە چونکە ئێستا ئەم ڕۆژی کە ئێمە تێکەوتوین لە چاو ڕۆژانی کا لە چاو تەمەنی ئێمە و پێشووی ئێمەش ڕێزگرتن کەم بووتەوە لە کەسانی بەتەمەن بەداخەوە ئەوەش ئەکەوێتە سەر ئەم فەیسبوک و ئەم تیکتۆک و هینە جوانە ئەم ناشرینانە. بەڵێ ئێستا من باسی خۆم بکەم من هەتا باوکو دایکم هەبوو ئێستا شکر سوپاس بەخوا دایکمەیە بەڵام هەتا باوکم مابوو لە تەمەنی خۆمە باوەڕکە بە بیرم بێ هەتاوەکو ئەو دەقەی مردووە باوکم من نەمتوانیوە ینی تێر بخۆم بەرامبەر بە باوکم ئەوە ڕێز بوو نەمتوانیوە یەک شتێ بەرامبەری بکەم خراپەیە سوپاس بخوا نەمتوانیوە پاڵکەوم لە پاڵەیە شەرمم کردووە ئەنی ئەکبەر ڕێزم لێگرتووە نامەتە سەر چاومەوە دڵم نەئێشانەوە سوپاس بخوا ینی نەمتوانیوە هیچ خراپەیە بەرامبەری بکەم. وڵاش ئەوەی شکەوێتە دەست تربێتی دایک و باوک هەتا تربێتەکە باش بێ ئەوە ڕێزگرتنیش پێم وایە زۆر باشە بێ بەڵام تا ئێستا لەم کاتە زۆر کەمە پێم وا بێ زۆر کەمە چۆن ناتوانن من ئەوە خۆم بە چاوی خۆم بینیمە هەر نەمبینی بێ لە خستەخانەکان نبینیمە لەبەر دەرگای خستەخانەکان نبینیمە بەداخەوە بۆ ئەو کوڕ و کچانەی کە خێزان پێکەوەنێن دایک و باوکیان پەراوێز دەکەن زۆر بەداخەوە چونکە بەهەش لە ژێر پێی دایکایە و هەتا باوکشی نەمرێ نازانی ڕێزی باوک چۆنە بەڕاستی نازانی زۆریشم بینیوە لەو شێوانە خۆم بە چاوی خۆم بینیومە کە پەراوێز کراوە نابێ پەراوێز بکرێ ئەبێ دەستیان بگرن بیان بن بۆ خستەخانە ئەبێ ڕێزیان لێ بگرن نانیان بنێ با مناڵیشان چۆن بۆ جەرگی خۆیان جەرگیانشانەکە ئەبێ بۆ دایک و باوکەکەت هەزار قات جەرگیانژان بکە چکە دایک و باوک دڵی ناسکە گوناحە ئێمەش خۆمان هەمومان پیر دەبیت ئەوە نییە بڵێ هەر گەنجە کابرا یان براکەی من گەنجە یان خوشکەکەی من گەنجە یا خۆم ئەوە بەرەو پیری ڕۆم بەرەو کوێڕم ها چیم بۆ مایەوە ڕێزەکەم بۆ مایەوە ئیشەڵڵا بەڵام داوا لە ئەم گەنجە خۆشەویستانەکەم بەخۆیانە نەنازن هەمومان هەر پیر ئەبین بەس توخوا داواکاریم لیان هەیە کە ڕێزە دایک و باوکیان بگرن ڕۆژەیەتەوە کە پشتیانەشکێ بخوا. بناغی هەموو خێزانێک لە کەسە بەتەمەنەکانەوە تەبعاً دەستی پێ کردووە لەبەرەوە ڕێزگرتنی ئەوان واجبە لەسەر شانی هەریەک لە ئێمە لە مناڵەکانمان ئەوەی لە خۆمان گەورەترە ئەبێ ڕێزی بگرین. وەڵاهی تەبعاً ئێستا تۆ بڵێونەڵی کۆمەلگا تۆزێ بەرەو گۆڕانکاری ڕۆیشتووە بە تایبەتی ئەم بابەتی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت و ئەمانە جیلی تازە بەو ڕادەیە بەو هینا گرنگی بە کەسانی بەتەمەن نایەن تەبعاً لەوە چێ لە جیلی پێشترە زیاتر گرنگیان پێدراوە بۆ نمونە زیاتر ڕێزیان لێگیراوە زیاتر خزمەتیان کراوە بەس ئێستا هەستەکەی هەمووش یعنی خێزان لە هەموو بوارەکانە بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە. طبعاً پەیوەردەی خێزانەکەش زیاتر ڕەبتی هەیە بە بابەتی سۆشیال میدیاوە چکە بۆ نمونە ئەبینی دایک و باوکێ زیاتر ئەوەی موهتەم بێ لەوانەیە بۆ مۆبایلەکەیەوە ئەو بوارەی نەبێ نەسیحەتی مناڵەکەی پێیان پەروەردەی بکە ئەگەر بیشی کالەوانەی وەکو پێویست نەبێ یان بۆ نمونە جاران بۆ نە خێزانێک لە دوو ژورا بوو مناڵەکان و دایکە و باوکەکان لەوانەیە پەیوەندیان زیاتر بوو بێ کاتی میوانێکە هات هەمووی وەکو یەک بەشدارە بوون لە خزمەتکردنیا لە گفتوگۆیە بەڵام ئێستا ئەبینی ماڵێکی گەورە چوار ژووری هەیە مناڵ بە تایبەت لە ژووری خۆیەتی لەوان ئەگەر میوانێکیش پێ وەکو پێویست نایاتە لای میوانەکە و یاسەری گەورەی داکی پوریەت نەنکیەت باپیریەت ئەگەر بێش لەواتێ فترەیەکی کەم دانیشە و بڕوای تێر نەمێنێت لێ من یعنی ئەمە نمونە هێنمەوە بۆ نەدایکێک ئەتوانێت چەند مناڵێ پەروەردەکە بەسان بەڵام بە چەند مناڵێک ناتوان دایکی خزمەتکەن کە پیرە بێ وەکو پێویست ئەمەش لەوانەیە یەکێ لە سەبەکان ئەوەیە کە خەڵک زیاتر بۆنە دەوامی هەیەیان ئیشەکە لە دەرەوەیان ئیتر خۆی کێش بۆی ناگونجێ خزمەتیکە ئیتر ئەمانەش هەمووی سەبەب و هۆکارن بۆی کە نەتوانێت وەکو پێویست بەدەم دایکیەوە بەدەم باوکیەوە یان بەدەست کەسێکی بە ساڵات چوا بچێ ئەوەنەی خەڵک پەیوەستە بەوەی پارە پەیاکە و ڕاکەڕاک و خەڵپەی پارەیەتی بۆ نمونە ئەوەنە موهتەم نییە بە کۆمەڵایەتی و هاتوچۆ و ینی
ئەم بۆلای هاتوشە بۆ لای کەس و کارەکەی بۆ لای خزم کەس ناسیاوەکانی بۆ نمونە ئەرکی دایک و باوکە کە مناڵەکەی چۆن پەروەردە ئەکا نەسیحەتی کاتەی دێنێ بۆ نمونە من مناڵ بووم ئەم گەورەی کردم لەسەر ئێمەش کەواتە واجبە و لە خۆمەوە من دەست پێ بکەم ئەنجا مناڵەکانم چاوم لێکەن خۆن منە خۆم ڕێزی دایکم بگرم هی نەنکم بگرم هی باپیرم یا کەسە گەورەکە لە خۆم گەورەترن و بە ساڵات چوون پێویستیان بە دەست یارمەتیە من لە خۆمەوە دەست پێ بکەم دەست یارمەتی بۆ درێژکەم تەڵەن مناڵەکانی چاوم لێکەن بەس بەڵام ئەگەر من خۆم لێکم ئەڵێ خۆت تۆ خۆت بۆ نایکە یعنی ئەمڕۆ وایە مناڵ چاوکراوەترە لە زوو لەوە چێ زوو ڕووی نەهاتایە زۆرشت بەرامبەر بە دایک و باوکی بڵێ بەس ئەمڕۆ زۆر وازەحانە شتەکەت پێڵێت تو ئەو شتە و غەڵەتە ئەو شتە وایە واللهی ئەتوان بڵم تا ڕادێکی زۆر ئەبێ ڕێز لە گەورەکان بگیرێ جا ئەو گەورانە چ دایک و باوکی خۆت بێیان دایک و باوکی هاوسەرەکەت بێ بەڕاستی بێ زۆر ڕێزیان لێ بگیرێ و بە قسەیان بکرێت ئەزین چۆنە هۆکارەکەی ئەتوانم بڵم جاران لە ڕابردووە خێزان زۆر گەورە بوو ئەتوان تا ڕادێکی زۆر ئەوە بڵم خێزانی کوردی زۆر ئەوەی پێوە دیار بوو کە ڕێزی تیا بوو احترامی تیا بوو زۆر بەیەکەوە ئەبوونەوە تقریبان ئێستا توان بڵم خێزانەکان زۆر جیابوونەتەوە لە یەکتر ئێستا کە دوو گەنج با بڵین پرۆسی هاوسەرگیری ئەکەن دوورەکەونەوە لە دایک و باوکی کوڕەکە یان مەسەن دایک و باوکی کچەکە دوورەکەون یعنی ئەمانە تەسیری هەیە کاریگەری خۆی هەیە کە بڵین دوورکەوتنەوەکە یعنی کە دوور بن لەگەڵ یەکە بەڵام بەڕێی من ئەبێت زۆر ئەو هینە هەبێت کە ڕێز لە دایک و باوکی هەم خۆت و هەم هاوسەرەکەەوە بگیرێ و ئەشکەوێتە سەر ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ئەو خێزانە یعنی ڕەن بێ هەنێک کات بە یەک لا نەکرێ ڕەن بێ هەنێک کات با بڵین خێزانەکە با بڵین خێزانی هاوسەرەکەت زۆر کەسانێکی زۆر باش بن بەڵام ڕەن بێ ئەوەی خۆ دوانە بێ یان مەسەلەن ئاها چۆنەڵی جیاوازی هەبێ یان لە ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی کەسەکان ئەگۆڕێ بەپی ئەو شتانە ئەگۆڕێ بەڕاستی یعنی ئێستا بەڕاستی ناڵم ژیان جاران ژیان سادەتر بوو یعنی هەموو لە چواردەوری خێزان کۆ ئەبوونەوە بەڕاستی بوارە ئابوووریەکە وای کردووە مەسەلەن ئەها بۆ نمونە کە ئێستا وەکو جاران با بڵین خێزانەکە لە چواردەوری کۆ نەبنەوە یانەها درەنگ دایک و باوکەکە ببینیان درەنگ دایک و باوکی بڵین هاوسەرەکە هەردووچان ببینی لەوانەیە با بڵین زیاتر من بۆ بواری مادیەکە ئەیگەڕێنەوە کە وای کردووە خەڵک با بڵین ئەها دوورکەوێتەوە لە یەک و خەریکی ئیش و کار و ژیانی خۆی بێ ئەوە یەکێک بێ لە هۆکارە سەرەکیەکان یەکێکی تریش لە هۆکارەکان ئەتوانم بڵێم ئێستا با بڵین بابەتی تەکنۆلۆژیاوای کردبێ ئەو شتە ڕۆحیانەی کوشت بێ یعنی ئەو شتە ڕۆحیانی جاران نەمابێ بۆ نمونە لە جارانە تەلەفۆن نەبوو مۆبایل نەبوو یعنی تۆ ئەڕۆشتیت چەند کۆڵان ئەڕۆشتی یان مەسەن ئەچیت بۆ لای دایکە یان بۆ لای باوکە یان بۆ لای دایک و باوکی هاوسەرەکەت بەڵام ئێستا بە مۆبایلێک ئەحواڵی ئەپرسی وایە وانە یان مەس ئەمانە هەمووی دەوری هەیە بڵێ تو نەڵێت کاریگەری خۆی هەیە بەڵام لە هەموو حاڵەتێکا تو ئەبێت یعنی بەڕاستی من لەگەڵ ئەوەیان ئەبێت هەر ڕێز لە گەورەکان بگیرێ ئەبێت تەنسیق بکرێ یعنی ئەبێ هەماهنگی هەبێ وا بکەی مەسەن ئەگەر چەند خوشکوبرایەکیش بی شتەکە ئەگەر بشکرێ بەسەرا خاصەن ئەگەر دایک و باوکەکان زۆر لە تەمەنابن ئەبێ زۆر هاوکاریان بکرێت یعنی بەڕاستی گەورەی ماڵ شتێکی تر یعنی ئەو گەورانە ئەبێ ڕێزی تایبەتیان لێ بگیرێت وەکو خۆم ئەگەر لە ژیانی خۆم پرسی من تا ڕادێکی زۆر هەماهەنگیم هەیە لەبەرەوەی ئەتوانم بڵم یعنی من وەکو خۆم لەگەڵ دایک و باوکی هاوسەرەکەمە ئەژیم ئەتوان بڵم ئەلحەمدولیلا لە خێزانێکی ڕۆشنبیر و مسەقەفی ئەم شارن ئەتوان بڵم تا ڕادێکی زۆر منیان خۆشویستوە منیش ئەوانم خۆشویستوە ڕێزم گرتوون بە قسەیانم کردووە ئەوانیش بە هەمان شێوە گویان لە من گرتووە یعنی ئەکەوێتە سەر ئەها چۆنەڵی وەکوتم ئەکەوێتە سەر شخصیەتی کەسەکە خۆی کەسایەتی کەسەکە خۆی کە بگونجێ جا لەبەر ئەوە وەکوتم دایک و باوک خۆشەویستە جا دایک و باوکی هاوسەرەکەت بیان دایک و باوکی خۆت بێ لەبەرەوە ئەبێت هەر ئەوە بێ ئەبێ وا لە مناڵەکە شبکەی کە ڕێز لە باپیرونەکان بگرن یعنی بەجددی ئەم شتانە من هەروام یعنی نازانم خۆم حەزم لێ ئینسانی هەر لە مناڵیشمان لەگەڵ نکما گەورە بووم یعنی ها چۆنەڵی عەتف و سۆزێکم هەبوو بۆ ننکم کە لەگەڵ یا ژیاوم خۆش بووە ئێستاش کە لەگەڵ ئەوانە ئەژیم هەست بە مرتاحیەکەم چکە هەر گەورەیە یعنی بەڕاستی